كلمة روضي شريفة أم روضيا پیرۆسترین بڵێن پارچە زەوی لە شاری مەدینە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لە فەرمودەیەکا فەرمێ ما بین بەیتی و مینبەری ڕەوضەة من ڕیاض الجەنە لە نێوان ماڵی من و مینبەرەکەم ئەو پارچە زەویە باخچەیەکە لە باخچەکانی بەهەشت. زانایانە فەرموون هەر کەسێک بچێتە ئەم شوێنەیە بۆیە ناونراوە باخچە. ئێستا ئەچین ئینشاءڵڵا بینین یەکسەر هەست بە ئاسوودەییەکە مرتاحة أبيني أم بارچە زەویە جیاوازە لەگەڵ زەویەکانی تری شاری مەدینە و هەندێک لە زانایانە فەرموون عیبادەتکردن لەو شوێنە واتە نوێژکردن و زیکرکردن و قورئانکردن لەو شوێنە هۆکارێکە بۆ ئەوی بتبات بۆ بەهەشت. وەکو ابن حەزم ڕەحمەتی خوای گەورەی لەبێ ئاها بۆمان شەرحەکە. و زانایانە فەرموون ئەم حەدیثە بەڵگەی لەسەر ئەوەی کەوا ئەم پارچە زەویە لە ڕۆژی قیامەت خوای گەورە هەڵێگرێ بۆ بەهەشت کاتە ناو بەهەشتە. کەواتە ئەم پارچە زەویە حەقیقەتەن پارچە زەوی بەهەشتە بۆیە پیرۆزە ئینشاءڵڵا ئەوەی کەوا ئەچینەوێ ئینشاءڵڵا ئەو حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام تەطبیقی بکەین ئەچینەوێ ئینشاءڵڵا دوعاکەین ئەپاڕێنەوە. ئەمما بەنسبەت ئەوەی حەدیثێک تایبەت هاتبێ لەسەر فەضیلەتی نوێژکردن لەوێ هیچ حەدیثێک نهاتووە بڵێن وڵات دوور کات نوێژ لێ بکەی خێری زیاترە. نە، هەموو مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام دوور کات نوێژ یاخود نوێژێک لێ بە 1000 نوێژ حیسابە وە لەوێش عەینەنە. بەڵام جیاوازەکەی ئەوەیە ئەم پارچە زەویە پارچەیەکە لە پارچە زەویەکانی بەهەشت. هەر کەسێک بچێتە ئەوێ عیبادەتکە ئەوە ئینشاءڵڵا هۆکارێکە بۆ ئەوەی بچێتە باشتەکەی خوای پەروەردگار. کە دەرچووین ماوەیەک لێ بین دێنە ئێرە لێرە سنة سلام كي في غمري خو عليه الصلاة والسلام. تسراوة هنا السلام على رسول الله عليه الصلاة والسلام. سلامك سلام كلنا في غمري خو عليه الصلاة والسلام. عليه السلام عليك يا رسول الله نشهد بأنك بلغت الرسالة وأديت الأمانة ونصحت الأمة وكشف الله بك الغمة جزاك الله خيرا يا رسول الله صلى الله عليه وسلم. أو سلامك أو جاتوز لشينا أولاوا قبل أبو بكر الصديق رضي الله عنه يقول لي ليش سلامك دارين السلام عليك يا أبا بكر. سلام كدنا أبو بكر جزاك الله خيرا وبارك الله فيك. دعاء خير بو أبو بكر شكين سلامي ليفين ودعاء بو إمام عمر كين توز لشينا أولاوا عمر دي رضي الله يقول لي دارين السلام عليك يا أمير المؤمنين يا عمر بن الخطاب رضي الله عنه جزاك الله خيرا وبارك الله فيك. بوشوي أما وصلنا لبرامبر قبر كانوا ركعت قبرك وداوي ليبقي أما درسني براكر جايز نيا وين مجرد بس سلامك يا ما هاتوين ليرا كمال عبادت هي وتشاوي كينو جبجي كين لقل وشا مستحب بين لا قبر بيغمري خو عليه الصلاة والسلام. سلام لبيغمري خو كين صلى الله عليه وسلم وسلام لأبو بكر كين وباشان دا سلام لإمام عمر بكين رضي خو لأمو صحابة لو زياتر ني إن شاء الله. أما داوا كدن لبيغمري خو صلى الله عليه وسلم داوا كدن لصحابة لأبو بكر لعمر أماني